سڵاوتان لێبێت ئەم جارە هاتووم بە دوواداچوون لەسەر نەخۆشی گورچیلە بکەم لە نێو هەرێمی کوردستان و لەسەر ئاستی جیال لە کۆی 8 کەسێک تووشی نەخۆشی گورچیلە دەبێت لە نەخۆشخانە ئەهلیەکان بۆ یەک شوشتنەوەی گورچیلە 200 دۆلاری ئەمریکی وەردەگرن. هاتووم بزانم لە نەخۆشخانە حکومیەکان چ باسە لە کاتێکدا دەگوترێت لە ڕابردوودا خەڵکێک هەبووە ئۆتۆمبیل سیارەکەی ماڵەکەی زێڕەکەی فرۆشتووە تاوەکو چارەسەر وەربگرێت بزانم لێرە چ ڕوو دەدات. ئێستا لە هۆبەی شوشتنەوەی گورچیلەم کلیەم دەبینم خاتوونێکی زۆر پیا و کەسی بەتەمەن لێرە لەم هۆبەیە کردداری شوشتنەوەی گورچیلیان بۆ دەکرێت. ئامارەکان یەکجار زۆرن. یعنی تەنیا لەم بەشەی ئێستا کە من قسەی تێدا دەکەم لەم نەخۆشخانەیە 140 کەس خەریکی شوشتنەوەی گورچیلەیە. وەک دەبینن کەسی کامل خەڵکی بە ساڵاتچوو ژن پیا و پرۆسەیەکی یەکجار زەحمەتە مرۆڤ بگاتە ئەو مەرحەلەی کە ناچار بێت گورچیلەی بشواتەوە. لێرە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشە کوڕەگەنجێکە سڵاو دەبێ ماندوو نەبی ئێستا خەریکی شوشتنەوەی گورچیلێ لە کەیەکەوە تووشی ئەو حالەتە بوو؟ 4 مانگ دەڵێ دەرد و دەرمان لە لای خوایە ئینشاڵڵا خوا شفات بدات. بەس تۆ گەنجی بۆ وەزووە وەرزشت نەدەکرد خەمت زۆر بوو خواردنت خراپ بوو چ بوو مۆزۆ؟ نەخۆشی گەنج و پیر نازانێت خین وەردەگری چیەوە چۆنەوە ئەمەنیە و پرۆسێ نەخۆشەکە تەواوە خینی بۆ دەگەڕێنەوە 3 ساعت غەسلی کردیە دوای 3 ساعت کە تەواو خین لە بۆ نەخۆشەکەی دەگەڕێن. ئێستا ئەوە کیلۆ وەزی زیاد کردیە نەخۆشەکە لەسەر جیهازەکەی دادنین. باشە چ فرێ دەدا ئێستا ئەوە چ دەبات چ شتە پیسانێکە لەناو خوێندا هەیە لە کلیە ناتانی فڕێدا لە جیهازەکە ئیش کلیە دەکات. باشە ئەگەر ئەو جیهازە نەبێ دۆخی ئەو تەندروستی ئەو نەخۆشە نەفەس دەبێ تووشی مشکلە دەبێ یعنی زەڕورە. بەڵێ زۆر زەڕورە. ئەگەر نەبێ بەردەوام مەترسی لەسەر ژیانی دروست لەسەر ژیانی دروست دەبێت تووشی مشکلەی دەکات. ئێستاوە چەند دەبی خەریک بووی چەندە خەریکی چەندە؟ عربي صار لك ايش قد هنا انت؟ 4 سنوات. 4 سنوات بالأربي تسوي هيك عملية غسل اي نعم بس بالأربيل. اي نعم. ليش بس بالأربيل؟ انا ساكن بأربيل. ساكن بأربيل. نعم من 2014 ساكن أربيل. صار لك 4 سنوات اغسل تسوي غسل هنا. نعم. باش اما ايش شكل هاولاتيان دلي من عرب من برقص لرا ژیان دەکەم لە هەولێر ماوەی 4 ساڵە تووشی ئەو نەخۆشیە بوومە 4 ساڵە لە نەخۆشخانەی کۆماری کە نەخۆشخانەیەکی حکومیە هاوکاری لێرەوە خزمەت گوزاری تەندروستی پێشکەش دەکرێت. مرحبا عيني كيفك؟ أنت منين؟ أنا من شمري من موصل جاي؟ نعم. ليش ما سويت الغسل يعني من 2010 هنا. من 2010 هنا. شلون تشوف الخدمات؟ زينة. أما شرخ خلقي نينوايا بأصل شمارية دليل هولير ده جملة 2002 بهمان شيوا وكو أم بريزة ليرة خدمة جوزاري شوشنوي قرشيليان بودكري بام بريزة شخصية ده قبل كين صلاة ودي. سلام إخوان لي بسلامة. تو شرمان مشكلة. 4 ساعة غسل دكم يا ده. 4 ساعات. أو غسيل ليرة دكم لدينا دم كنت بتصار 150,000. 150,000. والله بتصار 150,000 أو غسل دكم. هزنا كم ناي دكتورة كان بينا مليون دك شيلو مية كرت. ليرة بلاش وحلاج نكهر غسلك مختبر ما بلاشة علاج ما بلاشة. همشتان بلاش. مو هذا والله. يستاهل بس فين بلاي كواي استاويك لنا خوشخانه كي حكومي بود دكري لأهليك پارێک یەکجار زۆر 150,000 دەیگو 500 بە پارانەوە 150 دایتێ. دۆخت چۆنە ئێستا؟ زۆر باش مەگەوە نەبیێم فەوتامە 4 ساڵە بەو شێوەیە 4 ساڵ زیاترە. بەس پێم بڵێ لۆ تو شێو نەخۆشیە بووی دەڵێن بەشی زۆری
شەکرە دەخۆن شەکر سوکەرین دەخۆن هەیە. پارێزی ناکەن وەرزش ناکەن ڕاست دەکەیت. ئەوا بووی ئارە شەکر وەڵڵا سوکەری وای دەکردم. سوکەری ئارە وەڵڵا پارێزیم نەکرد لە شەکرەی تووشیەوە حاڵەتەی بوو. لەگەڵ نەخۆش هاتووی بەڵێ باوکتە بەێ تەمەنی گەورەیە بچووکە تقریبان هەفتا و یەک سار ئەوهان چەند ساڵ تووشێەوە نەخۆش وڵی 6 مانگەبی بەڵام نەخۆشی لە شەقلاوی ڕادێنە مەڕێن دوورە دەوروبەری شەقلاوەش نەخۆشی گەرەک زۆرە لە شەقلاوە نەخۆشخانە نییە بۆ شوشتنەوەی نەخۆشخانەی گەورە لێ هەموو شتەکانیش حازر کراینە بە عیساب بکرێتەوە لۆن 2 مانگەبی کە هەمووشت ئامادەکرێت نازام لۆ ناکرێتەوە تۆ داوا دەکەی دەبێت لە شار و شارۆچکەکان بکرێتەوە هەموو شارەکان پێویستە هەبی لەبەرەوەی زۆر کەسێ فەقیرە بە تەکسیان دێتێرە و ئەگەڕێتەوە مەسرفەش زۆرە سەرەکەوی ئەو نەخۆش هەفتەی 3000 دێم 3000 دێم ئێستا ئێمە 3000 داهاتم ئەو تقریبان ئەو مانگەی بوویتە 2000 هەیە هەفتەی 3000 دێم. کە دەبینین ئامارەکان مەترسیدارن خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی گورچی لە بووە دەبێت بپرسین بزانین یعنی ئەو خەڵکە بۆچیەوە تووشی دەبێ ئێمە کە لە هۆبەی شوشتنەوەی گورچیلەین یعنی ئەو پرۆسەیە چەند دەخایەنێ چۆن دەبێت چۆن نابێ هەموو زانیاریەکان لە دکتۆر مەجید کە بەرپرسی بەشی کلیێ لە نەخۆشخانەی کۆماری لە هەولێر دکتۆر پێم بڵێ چەند نەخۆشتان هەیە نەخۆشەکان ڕوو لە زیادبووندان بە تایبەتی نەخۆشی گورچیلە نەخۆشیی سەردەمە بەڕاستی ئێستا لە هەموو دنیا ڕوو لە زیادبوونە و کوردستانیش بەدەر نییە لەم ڕێژەیە ئێمە بەگشتی لە شاری هەولێری خۆشەویست وەک ڕێزیادی لەسەر ئاستی جیان بەڵێ ئێستا کە نەخۆشی ئێستا کە حالیان دەتوانێت برێم شەشەم نەخۆشی کوژەرە کەوا ڕوو لە زیادبوونیشی داوەکو باسم کرد لەبەر ئەوەی نەخۆشی گورچیلە نەخۆشیەکی کڕە واتە کاتێک گورچیلەکان سەپانەوەهەتی ئیشەکەی خۆی لە دەست دەدا ئەو زەنیشانەکان لە کەسی نەخۆش بە دەردەکەویت کە ئەمەش مەترسیدارە زۆر کەس دەرێت دکتۆر من کلێکانم هیچ ژان ناکە هەستم بە هیچ گرفتێکی نەکردیە بەڵام کاتێک کە پشکنینی بۆ دەکەین دەرچوو نەخۆشەکە لە قۆناغی پێنجەمی پەککەوتنی گورچی لێدایە کە قۆناغی پێنجەم واتە قۆناغی کۆتایی ڕۆژانە تەنها لەم سنتەرێک کە جەنابەت تێدای ڕۆژانە 140 جەلسەی شوشتنی گورچیلە ئەنجام دەدرێت لە جمهوری و لە سنتەری ڕۆژئاوا و لە سنتەری سۆران نزیکەی بەکامل بمەجموعی تۆتاڵ نزیکەی 250 شوشتنی گورچیلە ئەنجام دەدرێت. باشە بەڕێزارە من حەز دەکەم سەرنجتان ڕابکێشم لەسەر ئەو ئامارە چونکە بەڕاستی ئامارێکی مەترسیدارە زۆر جار ئێمە هەر دەخۆین. حیساب بۆ ئەوە ناکەین تووشی چ نەخۆشیەک دەبین کاکە وەرزشکردن زۆر گرینگە. دکتۆر مەجید دەڵێ ڕۆژانە 250 نەخۆش کلیەکانیان شوشتنیان بۆ ئەنجام دەدرێت کە هەر شوشتنێکیش بەلایانی کەم و 3 کات ژمێر دەخایەنێت. ڕەنگە بپرسی دکتۆر تەواو جارێک دەشورێ و تەواو نەخێر ئەوە پێویستی بەردەوام هەیە هەفتەی 3 جار ئەم پرۆسەیە دووبارە دەبێتەوە. ببوورە دکتۆر بچ لە لای ئەو نەخۆشم ئەم بەڕێزە ئێستا دوو کەسی لەلایە کاک حازی چۆنی ئەوە ماندوو نەبی خێزانی تۆیە سەلامەتی ئیشاڵڵا لە چێوە هاتی تۆ لە کەلەکێ لە کەلەکێ لە گوندی چەمەدووبیست چەند دەبی خێزانەکەت دەچیلۆ ساڵێکی 1 ساڵ هەفتەی چەند جاردەی یەک جاریان ناوە لە هەفتەی 2 جارە هەفتەی 2 جار یعنی ئیشی تو نەمایە ئێستا بەس دەبی ئاگال لە داچی منداران بی بڕۆ وەرە ئارێوەڵە بەس ئیشم ئەوەندە دەیمە دکتۆری دەبمەوە چێشی دین پێ ناکرێت. باشە پێم برێ کاک حاجی ئیشاڵڵا خوا شفای بدە بۆچی خێزانەکە دە و نەخۆشەی توش بوو بە خودای دوو برایکی پێ مردیە برایکی ئێستا ئەمەلیات کرا ئەو دکتۆر مەجیدە کلێکی لۆدانایە ینی بۆ ماوەیی بووە ئەوانە دەڵێن بەس دگماک ئەوهانە ئەو جا نازانم بەس ئەوەی گوندێمە پیسە ئاوی گوندی ئەوی گوندیمە پیسە بە زۆری خەلکی چەمەدووبزی تووشی ئەو کلیای دەبێت. هەر جارێک کە نەخۆشێک دێ شوشتنەوەی گورچیلەی بۆ دەکرێت چەند تەکلیف دەکات لەسەر حکوومەت بەلای کەمی زیاتر لە 500 دلار کە دەکا 750,000 وەگە ئێستا گە بەبرد پارەی بریمە حسابی بکەین مەصرفیتین 750,000 ڕەنگە بپرسین دکتۆر غەسل بە 200 دلار لە دەرێ دەکرێت بۆچی ئەو مەصرفە ئێمە لە وەڵام دەدەرێت
سیانەی جیهازەکان مەساریفی ئەو دەرمانەی کە ئەو نەخۆشە وەردەگریت لە کاتی هەر غەسلەک چەندین دەرمانی گرانبەها وەردەگریتن لە کوالیتەکەی باشە و دەرمانانەی لە پاش تەوابوونی غەسلەکە هەمویان زۆرە دەرزیەکەیە لێ دەدرێت کە دەرزی ئیپرەکسی پێدەن ئەو دەرزیێکی گرانە ببوورە نەخۆشێک چەند جار پێویستی بە غەسلێکە لەما ئینگێک لەما لە هەفتەیەک بەلای کەمی 3,000 فی چاریکە دوگە 12 غەسلی پێویستە یعنی لە 12 فی 500 دلار 12 فی 500 دلاری هەرخوا ڕحم بکە دەستی بۆ ئەگەر 881 نەخۆشی لێک دێوە کە من بەڕاستی لە داتای ئەو سێمانگەت لۆ باسکەی نزیکەی 13,000 شوشتنمان ئەنجامدایە بۆ ماوەی 3 مانگ. ڕێژەی مردن بە گورچیلە بە نەخۆشی گورچیلە زیادی کردو یان کەمی کردووە ئێستا لە هەولێر نەخێر ناخ بڵێ نەخۆشی گورچیلە زیادی کردیە بڵێ نەخۆشی گورچیلە لە هەموو دنیا و لە لای خۆشمانێمەش بەشێک وەکو بەجیهانی بوون لە لای ئێمەش زۆرە لەوانەیە لە ساڵانی دابێ ینی ئەحسایەک دەڵێ لە 2030 لەوانەیە ببتە دووەم سێەم نەخۆشی دنیا بڵێ خۆش هیلاک بکەوە بکوژەی بەڵام ئێستا ئەو عەدەلانە چارەسەرچی بکەین ئەمە ئێمە مشکلێکمان هەیە مشکلێ ئێمە خەڵکمان ناتەندروستنان دەخوا بەڕاستی بە بەردەوام خەریکی خواردنن بە بەردەوام حساب بۆ ناکەن ینی خواردنی تەندروست چۆنە بە نیزامی طبی کوالیتی و کوانتیتیمان هەیە کوالیتی و جۆریەکان جۆری خۆراک بەڵێ جۆری خۆراک زۆر مهمە ئێمە ئیتمان بە کەمیەی خواردن بە ڕێژەی خواردن دەدەین بە تایبەتی با بڵێن لەو ڕەمەزانش ئیتر هەر لە فتارەوە دەست پێ دەکەن هەتا سەعات چاری بەیانی پیرە گەنج ئەوانە بەس دەخۆن باشە خۆراک دواتر وەرزش بەڵێ وەرزش زۆر زەروریە بکرێ لە هەموو کاتێک ینی نەخۆش بی نەخۆش نەبی تر وەرزش شتێکی عالەمیە و دەبی بکرێ و ئێمە بەڕاستی زۆر دوورین لەو مۆزوعە خۆشبەختانە خەڵکانێک تەوعیە دەکرێت ئەو خواردنەوە لە کولتوری ئێمە حقیقت وەکو پزیشکێک پسپۆر و عیادەمان هەیە و لە خستەخانەی کولتوری ئێمە خەڵک ئاو ناخواتەوە نەخۆش دێتە لام دەڵێ دکتۆر بەبیرم نایە کەی دوێنێ یان ئەوڕۆ ئاوم خواردیتەوە ئاو خواردنەوە زۆر زەڕۆرە دەبەی ئەو لایلۆن و دەبە خواردنەوە ئاسایی ئەو بخورێت کامەران هەرچی ئاوێک بخۆی خاوێن بی باشە هەرچش لە من یەک بخۆی ئەگەر شەکر و وزە بەخش و شتوانەی تێدا نەبی وەکو ئاو بەکاری بێنی هەر باشە ئەو جددە ببێ و ئاوی حەنەفیە بێ خۆمە ئیشکالێکی زۆر گەورەشمان لە ئاوی خواردنەوەی خۆمان نییە خەڵکانێکی زۆریش بەکاردێنی بەڵام ئەمە جوگرتمان لەگەرەوەیە بۆ خەڵک ئاو ناخوا ئەمن هەموو جار بە نەخۆشکانم دەڵێم کاکە هەر ئاوەکە هەرزانە ئاوەکە ژیان بەخشە بەڕاستی بۆ نایخۆنەوە دەڵێ وەڵا بەبیرم نایە هەر لە بەشی گورچیلە لە نەخۆشخانەی کۆماری ئێرە تاقیگەیەکە هەر نەخۆشەکە دێ شوشتنەوەی گورچیلەی بۆ دەکرێت لێرە دیارە کۆمەڵێک پشکنینی بۆ دەکرێت هەر کەسێک بێت ئێرە پشکنینی بۆ دەکرێت هەر کەسە گەوانی نەخۆشم بە تاکیت پشکنینیانە بۆ دەکرێت بۆچی دەکەن ینی ئەو پشکنینانە مانگانەیە هەموو مانگ لە بۆ هەر نەخۆشە کە لێرە کە شوشتنی گورچیلە دەکا کۆمەڵک پشکنینە تایبەتە هەندێکیان بە کیمیا هەندێک بە سیVC کات ڕێژەی خوێن و هەندێکیش بە ڕێژەی خوێیەکانی ناو خوێن کە تایبەتە هەندێک پشکنینی هۆرمۆناتیشمان هەیە کاوانە پێویستن لە بۆیان بکرێ و 3 مانگ جارێکیش لێرە ئەمە فەحسی ڤایرۆساتیان لە بۆ دەکەین ئەنگۆ لە نەخۆشخانە ئەهلیەکانش کار دەکەن یان بەس با خۆمان لە خۆمان لە هێواران کار دەکەین بەڵام ئێستا لە حکومینە باشە ئێستا تۆ لە حکومی بەڵام لە ئەهلیەکانش کار دەکەن ێوارە ئامێرەکانتان چۆنە؟ وەڵاهی زۆر باشە ئامێری ئێرە باشترە نەخۆشخانەی حکومیان ئەهلیەکان بەخوای ئێرە زۆر باشە ئەهلیش باشە بەڵام ئێرە زۆر باشە باشە ئەمە نامانێ ڕسقتان ببڕێ لە ئەهلیەکان بەڵام ئامێرەکانی حکومی مزبوط ئەجیزەکان هەمویان باشە کە مقارن دەکەین لەگەڵ هەموو ئەجیزە نەتائیج عینیش دەردەچی هەمانش دەردەچی باشە
کەسێک لە شەقام دەڕوە تەمەنی 23 چلە پێویست دەکات پشکنینی گورچیلە بکە بە ضروری دەبینی تۆ؟ والله ضروري يعني هرنا خوشيك يعني تشيكي يعني تشيكي عام لا بس يقرشيله يعني مو فحوصات بشكل يعني چەند ساڵ جارێک؟ يعني صالك جارك على الأقل بۆ خۆت ساڵی جارێک دەکەی؟ دەکەم فحصی عام دەکەی؟ فحصی عام دەکەم بەڵام لە نەخۆشخانە حکومیەکان ئەهلیەکان $500 داوا دەکەن بۆ پشکنینی وایە فحوصات گرانە لە دەرێ تۆ لە حکومی دەکەیان لە ئەهلی؟ والله مختبری هەیتم يعني بس لێرە دەکەم لا لە حکومی دەکەی بەخۆ لە ئەهلیش دەکەی بەڵام لە حکومی دەکەی بەڵێ بڕواشت بە بڕوات هەیە بڕوام هەیە طبعا دیچێت خێزانیشم منداڵەکانیشم هەر نەخۆشیێک دێنین فەحسەکان لێرە دەکەین دەیبیتە نەخۆشخانەی حکومی دەی بەمە دکتۆری خصوصیش لەبەر چ نایبێ ئەهلی؟ لەبەر پارەکەیە نییە بەس مەوادەکان زۆر باشە شتەکان ڕێکە یعنی باشە بەس خەڵک گلەی دەکات دەڵێ کاکە نەخۆشخانەی حکومی وەک پێویست نییە تۆش کارمەندی نەخۆشخانەی قسە بەنسبەت تاقیگا و قسەوانیە وانە ئەمە کە هەر نەخۆشێک دێ هەرچی ئەو فەحسانێکە دێ و مەوادانە لەو پەڕی باشی کۆنتترۆل کراینە ئەزیزەکانمان کو لە بۆ خۆمان فەحسەکە دەکەین نەتیجەکە ئەو هاش تەسلیمی نەخۆشەکە دەکەینەوە کەم تەرخەمی نییە زۆر بە مەزبوطی ئێستا بە خۆم یعنی ڕەنگە نەخۆشەبی 3000 بۆشی دووبارە بکەمەوە 3000 بۆی دووارەکەمەوە نەتیجەکە قەناعەتم دێ ئەو زە تەسلیمی بکەم یعنی نەخۆش ئەگەر بێتە ئەهلی بستە حکومی جیاوازی لە مامەڵەکردن لەگەڵی دەکرێت بەخوای بەنسبەت ئێمە کە مختبەر بەزەکەم وەڵام من بەنسبەتە خۆم تۆ دەڵێن چی؟ عالم لو دچنا مختبري دري چونکە يكسر مثلا بنيو ساعات فحصيك دسر نتيجه ددن واي زاني او زور باشوا بس الحكومه عددي نخوشك جمركي زوره يعني يكسر بنيو ساعات دواء ونابي مثلا دي ساعات هشت ساعات واظوني اني اخر نهايتي دوام يلا توا دبي فحصك كوا نتيجه همان نتيجه حكومه قريب باشتري شاب بلا عجليه انتظارناك تندجي دري بنيو ساعات والله فحصك توا دبي او هاي موضوعك دکتۆر عەبدوڵڵا ئێوە کە جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەی کۆمارین یعنی وەکو دکتۆرەکان باسییان لێوە کرد ڕۆژانە زیاتر لە 300 نەخۆش تەنها بۆ شوشتنەوەی گورچیلە سەردانی نەخۆشخانەکەتان دەکات باش چۆن پێڕادەگەن ئامێرەکان پێداویستیەکان ئەو هەموو نەخۆشە وەستان چۆنە؟ بەڕاستی کاکامەران وەزعەکە بەخۆی باش نییە ینی زەختێکی زۆرمان لەسەر نەخۆشخانەی بەڵام پێشتر نێزیکەی 15-16 ئامێرمان هەبوو تەنها بۆ شوشتنی گورچیلەی دەست کرد لە نەخۆشخانەیە و لێری فێرکاری 20 ئامێری کەونە ئامێرشمانە هەبوو لە سنتەری ڕۆژئاوای ئەویش سەر بە نەخۆشخانەکەمانە بەڵام واقع حالە دەبێ ڕاستیەکەی بە جەنابەت ڕابگەینم بە کابینەی نوۆیەم کە هاتە سەر حکوم ڕێزدار کاک مەسرور بارزانی یەکەم ئیشی ئەوە بوو ئێستش بە بیرمە یەکەم ئیشی جەماعەتەکی ناردە لایمە متابعەکردنی شوشتنی گورچیلەی دەست کرد ڕێژەی مردن هەبوو مەترسێک هەبوو لەسەر نەخۆش ڕێژەی مردن چۆن بوو کاکامەرە مەسە مانگانە ئەمە ئەحسایەمان هەیە بەبێ داتەوە بەبێ ئەحسایە ناتوانێت قسەی بکەین بە جۆرەی ئەحسایەکەی ئەو ڕێژەیە پێشتر کە مردنی تێدا بوو زیاتر بوو لە ئێستا پێشتر 15-16 وەچی بە جەنابتم گۆ ئامێرمان هەبوو ئامێرەکانیش باش نەبوو بەڵام کە برا گەورە سەرۆکی حکوومەتی ئەنجومەنی وەزیران کە دەست پێکرد بە لێژنەکی تایبەتی داینا ئەم لێژنە تایبەتە هەستا بە دوواداچوونی لەسەر ئەو مۆزوعی کرد کەم و کوڕیەکانی دەستنیشان ئامێرتان هەیە کەم و کوڕەکانیان هەموو دەستنیشان کرد ئێستا حالیان لە نەخۆشخانەی هەولێری فێرکاری لە 17 ئامێر بۆ 36 ئامێر
ئامێری نوێش هەر ئامێرێکیش هەر ئامێرەکیش چوار نەخۆشەوانیە چار شەفت چار شەفت بەیانی نیوەڕۆ ئێوارە شەو سێ سعات سێ سعات بینی هەر سێ سعاتێک سعاتێکیش ڕێستی پێدەن لە بۆ تاقیمکردن و لە بۆی تا نەخۆشتر بێ پێش ئەوەی ئەو پێداویستیانە دابین بکرێ جێبیستی ئەوە ببووم کە خەڵکێک بۆ سەلامەتی خۆی بۆ تەندروستی خۆی خانووی فرۆشتووە سیارەی فرۆشتووە لە نەخۆشخانە ئەهلیەکان چارەسەری وەرگرتووە ئەمە تا چەند ڕاستە ڕاستە ئەمە بەخۆم نەخۆشاتە لای من پێشتر گریاوە بەخوای کاکامەرە و توێتی ئاخر شتم ئەوە بۆ یەک تاک بازنی خێزانما ئەویشم فرۆشت بۆ لە بەچی چکە جێگامان نەبوو لێرە پێشتر جێگامان نەبوو 16 زیاد ئامێرمان هەبوو دەگوە هەنچی لە دەرەوە لە نەخۆشخانە تایبەتەکان شوشتنی گورچی لەمان بۆ بکەن بۆ خێزانی وەتی ئاخر چشت باز نەگما بوو ئەویشم فرۆشت بەڵام ئەو کێشانە نەماوە ئێستا خزمەت گوزاری تەنیا بۆ خەڵکی هەولێر نییەوە بزانم بەڵێ ئەمە سۆران لە سەرمانە دەزیازمان لەوێ هەیە لێرە وەچی بە جەنابتم و 36 ئامێر 20 ئامێرش لە ڕۆژە ئاوا ئەویش چار شەف خەڵکی دەرەوەی هەولێرش دێن نینەوە و بەڵێ هەموو دێن لە کنەمە وەچی بە جەنابتم عرض کرد کاکامەران حکومەتی خۆمان بە هیچ شێوەیەک قبول ناکە بڵێ ئەوە عارەبە ئەوە تورکمانە ئەوە کووردە ئەوە مەسیحە ئەوەی قبول نییە ئێوە لەگەر هاوڵاتی تا ئەمە لەگەر نەخۆشە هاوڵاتی عێراقی و نەخۆشە و خزمەتی دەکەین بەڕاستی زۆریش ینی ئەوە بیتن مەسەندەمانگۆ ئەو ڕێژەیە کە هەیە سەتی هەموو خەڵکی هەولێر نینە یان دانیشتووی هەولێر نینە با بواخە هەر قسەیکەی دانیشتووی مەسەرەن ئەوەی تێدا مووسلی تێدایە کەلەچ تێدایە سەداسی زیاتر لەسەر ئاستی جیهان و کوردستان لە کۆی 8 کەس یەک کەس تووشی نەخۆشی گورچیلە بووە. ڕاستە لە نەخۆشخانەکانی کوردستان چارەسەرکردن بێ بەرامبەرە، بەڵام ئەمە بژاردەیەکی باش نییە. بژاردەی باش ئەوەیە کە دەبێ ئاوێکی زۆر بخۆین، خواردنێکی تەندروست و ئەو خواردنەوە وزە بەخشانەی کە ناتەندروستن خەڵکێکی زۆر ڕۆژانە دەیخواتەوە، ئەمە مەترسێکی زۆر لەسەر تەندروستی زۆرینەی هەرە زۆری گەنجان و تاکەکانی ئەم وڵاتە دروست کردووە. بە دوورکەوتنەوە لە خواردنە ناسروشتیەکان و وەرزشکردن تەندروستێکی باشمان دەبێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.